بەڵێ بەڕێزان گێمی دووەمی یاری نێوان هەر تیپی 5000 و دابان دەستی پێ کرد. داوای لێبوردن دەکەین لە بەرزی پلەکانی گەرما نەماتوانی گێمی یەکەم لەگەڵتان بین بۆ گواستنەوەی یاریەکە. هێرشیشی تیپی 5000 بوو. سڵاو بەڕێزان، داوای لێبوردنەکەین لەبەر بەرزی پلەکانی گەرما لە گێم یەکەم نەمانتوانی یارەکەتان بۆ بگوازینەوە. ومێ دەکەین لەم گێمەدا بەبێ گرفت یارەکەتان بۆ بگوازینەوە. تا ئێستا ئەنجامی یاریەکە 1-0 لە بەرژەوەندی تیپی دابان. هێرشێکی مەترسیدار بوو بۆ سەر تیپی دابان. هاڵێک لە بەرژەوەندی تیپی دابان. سپاس بۆی بەڕێز، سپاس کە لەگەڵمانن. داوای لێبوردن دەکەین لەبەر پلەکانی گەرما نەمانتوانی لە گێمی یەکەمی یارەکەدا لەگەڵتان بین. تا ئێستا ئەنجامی یاریەکە 1-0 لە بەرژەوەندی تیپی دابان لە گێمی یەکەمدا لە ڕێگەی لێدانیشی ڕاستەوخۆوە گۆڵەکەیان تۆمار کرد. لێدانی ڕاستەوخۆکە لە ناو هێڵی سزای تیپی 5000 جێبەجێکرا. لێدانێکی ڕاستەوخۆ لە بەرژەوەندی تیپی دابان. تۆپەکە گەڕێنرایەوە لەلایەن یاریزانانی 5000.
پەنالتیەک لە بەرژەوەندی تیپی ئەفوو بورن کۆناڵێک بوو لە بەرژەوەندی تیپی 5000 داوای لێبوردنەکەین بەڕێزان گەر بتوان لایڤی فەیسبووکمان بۆ شێر بکەن بۆی زۆرترین خەڵک بیبینێت ئارەزومەندانی وەرزش بە تایبەت زۆر حەز لە سەیرکردنی ئەم یاریە دەکەن ناوەڕانیە گۆڵی دووەم لە بەرژەوەندی تیپی دابان لێستادا تیپی دابان ئەنجامەکەی کرد بە 2-0
فاڵێک لە بەژۆندی 5000. هێرشێکی مەترسیدار بوو بۆ سەر گۆڵێکی 5000 بەڵام لەلایەن گۆڵچۆ گەڵێنرایەوە. بەڵێ بەڕێزان، ئێمە وەکو تەلەڤیزیۆنی ڕانیە خۆشحاڵین لە خزمەت وەرش و وەرزشکارانی سنووری ئیلای ڕاپەڕین شای ڕانەلاین وێڕای کەم و کورتی لە کارەکانمان. خۆمان بە خۆشحاڵ دەزانین کە بتوانین کە کەمێکیش بێت لە ئاست خواست و داواکاری وەرزش دۆستانی سنوورەکەمان دابین. جیامەژە بۆکردنە هەرێکە لە هاوکارانم بێستون ئیبراهیم، محەممەد مستەفا، ئەوان ئەمڕۆ ئامادەنین، بەڵام ڕۆژانی داهاتوو لەگەڵمان بەردەوام دەبن. هەروەها بڕیار وایە بۆ چەند یاریێکی کام هەریەکە لە کاک عوسمان ئەحمەد ناسراو بە ملازم ئەو بێژەری یاریەکە بکە، هەروەها کاک بڕوا عەلی بە هەمان شێوە ئەویش چەند یاریەک بێژەری یاریەکە بکات. ئەوەی کە ئێمە دیکەین تەنها بۆ ئەوەیە کە یاریەکە هەر بە بێدەنگی نەبێت، ئەگەرنا بێژەری یاری هەرکیشی تایبەتمەندە، هەموو کەس ناتوانێت ئەو کارە بگرێتە ئەستۆی خۆی. فاڵێک لە بەرژەوەندی تیپی 5000. لە دانیشی ڕاستەوخۆیە لێدانێکی ڕاستەوخۆ لا بەرژەوەندی تیپی بەڕاستی جێبەجێکردنێکی جوان بوو، بەڵام ڕۆشتە دەرەوەی گۆڵ. هێرشێکی مەترسیدار بوو بۆ سەر گۆڵی 5000 لەلایەن گۆڵچەوە جێبەجێ دەکرێت.
هێرشەکانی تیپی دابان بەردەوامە. هەوڵێک لە بەرژەوەندی تیپی دابان. یاریزانی ژمارە 22 گۆڕانکارێک لە تیپی 5000 ژمارە 49 هاتە ناو یاریگا. ژمارەیەکی زۆر لە هاندەر لە ناو یاریگا ئامادەن. لیژنەی تیپە ملیەکانیش بە هەمان شێوە لێوە ئامادەن.
حكم حكم دانیشە ڕاستەوخۆ کۆناڵێک لە بەرژەوەندی تیپی دابان بەڕێزان
گۆڵی سێم بۆ تیپی دابان، گۆڵی سێم بۆ تیپی دابان لەلایەن بەڵزەم لەلایەن یاریزانی ژمارە 52 بوو، عەفو ژمارە 32. لای منی لای ڕاست ئەگەر پێمان بڵێت بزانین چەند دقیقە لەدانێکی ڕاستەوخۆ بەڵام نەکرایە گۆڵ. لێ سادانی کاتژمێر لە یاریەکە تێپەڕیوە لە گێمی دووەم، دیارە یاریزانێکی تیپیەوە لە ئەرزدا. نزیک بوو لە تۆمارکردنی گۆڵێکی تر لەلایەن یاریزانێکی
تیپی دابان ئەوزانم هەیە من لەگەڵتانین بۆ گێمی دووەمی یاری نێوان هەردوو تیپی دابان و پێنجی ئازار لە ئێستادا ئەنجامەکە 3-0 لە بەرژەوەندی تیپی دابان بەداخۆ ئەمڕۆ لەبەرەوەی کە گێم یەکەم نەمانتوانی لە ڕاستەخۆکە بە باشی بکەین گێم یەکەم نەتواندرا لە تەلەڤیزیۆنیش پەخش بکرێت ئومێد دەکەین ڕۆژانی داهاتوو بەدەست لە ئەو گرفتەش نەجاتمان بێت لەکانی گەرما لە ڕانیە زۆر بەرز بوون یۆڕۆ گۆڵی یەکەمی تیپی پێنجی ئازار لەلایەن یاریزانێکی ئەو تیپەوە ئێستا ئەنجامەکە 3-1 لە بەرژەوەندی تیپی دابان یاریزانی ژمارەنۆی تیپی پێنجی ئازار گۆڵی یەکەمی تیپەکەی تۆمار کرد
گۆڵی چوارەمی تیپی دابان گۆڵی چوارەمی تیپی دابان لە گێمی دووەمی یاری نێوان لە گەمی دووەمی یاری نێوان هەردوو تیپی دابان و 5,000. سپاس بۆ هاوڕێیانی خۆشەویست کە ڕێز و خۆشەویستیان بۆ ئێمە دەردەبڕن. ئێستادا ئەنجامی یاریەکە 4-1 لە بەژەوەندی تیپی دابان. بەڕێزان من لەبەر ئەوەی ناوی یاریزانەکان نازانم ڕاستی چکە بێژەری وەرزشی نیم ناتوانم لە ناوی یاریزانەکان بزانم داوای لێبوردنتان لێ دەکەم. لە ئێستادا ئەنجامی یاریەکە 4-1 لە بەژەوەندی تیپی دابان. بەڕێزان دووبارە داوای لێبوردن دەکەین. وەگوتم بێژەری وەرزشی تایبەتمەندێکی خۆی هەیە، هەموو کەس ناکرێت بێژەری وەرزشی بێت، زانیاری و ڕۆشنبیرێتیشی زۆر باشی دەبێت لەو بوارەدا کار بکەیت، دەبێت زانیاری تەواو لەسەر ئەو بابەتانە هەبێ. بەڵام لەبەر ئێوەی خۆشەویست و وەرزش دۆستان ئێمە ئەرکەمان گرتوتە ئەستی خۆمان. تا ئێستا یاری نێوان هەردوو تیپی 5,000 و دابان بەردەوامە. لای من ئاماژە بە بوونی ئۆفسایددا. بەڵێ بەڕێزان ئەنجامی یاریەکە تا ئێستا 4-1 لە بەژەوەندی تیپی دابان. سپاس بۆ هاوکاری پاڵپشتی گشت لە یەکتان. ئێمە لە خزمەتانداین خۆشحاڵین کە وەک پەیجی تەلەڤیزیۆنی ڕانیە وەک تەلەڤیزیۆنی ڕانیە لە خزمەتانداین بۆ گواستنەوەی یاریەکانی خولی نایابی ڕانیە. ئەگەر کەم و کورتێکیش هەبێت بمانبورن ئێمە هەوڵی تەواوەتی دەدەین بۆ چارەسەرکردنی کێشەکان. بەڵام ئەمە دەستپێکێکی باشە بۆ ئەوەی ئیتر وەرزش لە سنوورەکەماندا دوور نەبێت لە چاوی کامێراکان، هەموو کەسێک بتوانێت سەیری بکات
ژمارەیەکی زۆر لە خەڵک پەیوەندیمان پێوە دەکەن کە بەردەوام بین لە پەخشکردنی یاریەکانی خولی نایابی ڕانیا. لێدانێک بەڵام باساین چۆ دەرەوەی یاریگە. لە ڕانیا ئێوارەیەکی درەنگە. چەند خولێکێکی کەمی ماوە یاریەکە. لە کۆتایی یاریەکە نزیک دەبینەوە و ئەنجامی یاریەکە تا ئێستا 4-1 لە بەرژەوەندی تیپی دابان. سپاس بۆ کاک بڕوا عەلی ڕۆژنامەنووس و ڕۆژنامەنووسی وەرشی کە بۆ گێمی دومی یاریەکە مۆبایلەکەی خۆی تەرخان کرد بۆ لایڤی یاریەکە. بەڕێزان جێ ئاماژە بۆکردنە ئەم یاریانەی کە ئێستا لایڤەکان دەبین ئێوە دەتوانن لە پەیجی تەلەڤیزیۆنی ڕانیا کە لە فەیسبوک توان لە سێرچەکە بنووسن تەلەڤیزیۆنی ڕانیا یاخود ڕانیا تیڤی ڕاستە بڵێن هەچ کاتێک بتوانن تۆماری یاریەکان ببینەوە. ئێستا یاریزانێکی بەشێک لە یاریەکان لەلایەن ئێمەوە وێنە گیراوە دەتوانن وێنەکانیش ببینەوە. هێرشێکی تیپی
ناو بژوانی یاری فیکی کۆتایی یاریەکەی لێدا بۆ مەدی سەرکەوتن بۆ گژلایە تیپی دابان بە ئەنجامی 4 گۆڵ بەڵامبەر بە گۆڵێک یاریەکەی بردەوە. ئێوەش ساغ و سەلامەت بن لە کەم و کورتی مامبوورن هەشاد و سەربەرز و کامەران بن خواتان لەگەڵ.